بەشێکی شەقامەلاوەچەکانی سەر شەقامی 100 مەتری داخراون. ئەمەش بۆ ئەوی کارکردن لە پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر. بەشێکی زۆری پرۆژەکە لە ئێستادا لە سەر شەقامی 100 مەتری کاری لێ دەکرێت. من قسەم لەگەڵ ئەو کارمەندانە کرد کە لێرە کار دەکەن، ئەوان باز لەوە دەکەن کەوان کارمەندی زیاترا لەناوەتە سەر شەقامی 100 مەتری بۆی ئەوەی ئەم شوێنێکی سەرەکیە و هاتوچۆی زۆر لەسەرا. لە ئێستادا کارکردن لە نزیک پرۆژەی ئێمپایرە لە چەند ڕۆژی ڕابردوو لە چواریانی شەقامی مووسڵ لەلای خەڵک بە فولکەی باز ناسراوە، لەوێوە پرۆژەکە دەستی پێکرداوەکو ئەو ترافیکەی بەردەم پرۆژەی ئێمپایر. لە ئێستادا بەشێکی شەقامەلاوەچیەکان ئاوا گیراون و بەشێکی دیکەشیان ڕێگاچارەیەکی کاتیان بۆ دۆزراوەتەوە کە بەم شێوەیە کە لە پشتی منەوە دیارە. و من ئێستا قسەم لەگەڵ یەکێک لەو کۆمپانیانە کرد کە لەسەر شەقامەکەی و باسی لەوە کرد. ئێمە تەنها بۆ چەند ڕۆژێک پارتەیەکی ئاسنمان کردووە بۆی هاتوچۆ لەسەر شەقامەکە پەچی نەکەوێت و کاری کۆمپانیاکەمان بڕواتن. من بۆ مەبەستا دەمێت بە هاوڵاتیان بڵێم بەشێک لەو شەقامە یاخود ئەو شەقامەلاوەچیانە لەسەر شەقامی 100 مەتریەوە لە نزیک فولکەی چواریانی مووسڵ یاتا فولکەی باز تاوەکو ترافیکی بەردەم پرۆژەی ئێمپایر داخراون. تاوەکو ڕۆژی یەکشەممەش بەشێک لەو شەقامانە ناکرێتەوە، بۆیە هاوڵاتیان دەتوانن ڕێگای بەدیل یاخود جێگرەوە بۆ ئەو شەقامە بەکاربێن و کەوی شەقامی 40 مەتریە.